ئاماگەبوانی بەڕێز لە بەرپرسانی حکومی و حیزبی هاوکاران لە مامۆستایان و فەرمانبەران خوێندکارانی خۆشەویست میوانانی قەدرگران ئەم کاتتان باش و هەموو لایەک بەخێر بێن. خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم بەوەی نزیکەی 18 ساڵە خزمەت بە ناوەندێکی ئەکادیمی و زانستی و مەعریفی زۆر گرنگ بکەم کە ئەویش زانکۆی کۆیە. بەوەیش زانکۆی کۆیە بووەتە وێستگەیەکی زۆر گرنگی ژیانم کە لێرەوە لەگەڵ هاوکارانم لە زانکۆ پێکەوە توانی بێتمان خزمەتێک لە زانست و زانیاری بکەین. بە ئەوەی زیاتر مایەک خۆشحاڵیمە ئەوەیە کە ئەم خزمەتەمان لە وڵاتی کۆیە لە شاری کۆیەی خۆشەویست کردووە. شارێک خاوەن مێژوویەکی پرشکۆ و پرشندار، شارێک کە مەڵمەندی زانست و زانیاری و شێعر و ئەدەب و هونەر ناسراوە، شارێک کە چەندین زانا و دانای پایەبەرزی پێشکەش بە کۆمەڵگای کوردەواری کردووە، شارێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە نمونەی تەبایی و پێکەوە ژیان بۆ بە درێژایی مێژوو. ئەم شارە بە کاروان تێکۆشەر و خەباتگێڕ و فەرماندە و سەرکردەی قارەمانی پێشکەش بە مێژووی کوردایەتی کردووە. لەوانە هەواڵی خوالێ خۆش بوو جەنابی مامجەلال دامەزرێنەری زانکۆی کۆیە. دیارە پێگەی ئەم شارە و تێگەیشتنی هەواڵ مامجەلال لە گرنگی زانکۆ وای کرد زانکۆی کۆیە وەک یەکەم زانکۆ لە دەرەوەی ناوەندی هەر سێ پارێزگاکەی هەرێم ئەو کات سلێمانی و هەولێر و دوهۆر دابەمەزرێت. ئاشکرا لای هەمووان زانکۆ وەک ناوەندێکی زۆر گرنگ کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا تەنها لە سنوورێکی جوگرافی دیاریکراو نییە، بەڵکو سنووری شارەکان و تەنانەت سنووری وڵاتەکانیش تێدەپەڕێنێت و کاریگەریەکانی تەنها لەسەر چینێکی دیاریکراو نییە، بەڵکو ئامانج لێی خزمەتکردنە بە هەموو چینەکانی کۆمەلگا. لەبەرەوە بەڕێزان تەواو لەوە تێدەگەین کە ئێمە و هاوکارانمان لە زانکۆ ئەرکێکی قورسمان لەسەر شانە و بەرپرسیارەتێکی گەورەمان هەڵگرتووە بەرامبەر بە کۆمەلگاکەمان و تەنانەت کۆمەلگای نێودەوڵەتیش. بۆیە لەگەڵ هاوکارانم لە زانکۆ پێویستمان بە پلان و بەرنامەی کاری گشتگیر هەیە بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی زانکۆ و بەرزکردنەوەی ناوبانگ و پێگەی زانکۆی کۆیە لە کەشێکی تەواو پڕ لە کێبڕکێت. دیارە لە هەموو وڵاتانی دنیا و بە تایبەتی لە زانکۆ پێشکەوتوەکانی جیهان بەرنامەی کاری زانکۆکان لە چوارچێوەی ئەوەی پێی دەوترێت استراتیجیک پلانی استراتیجی زانکۆکان دادەڕێژرێت. بێگومان پلانی استراتیجی بۆ زانکۆکان زۆر گرنگە، چونکە دەبێتە نەخشە ڕێگا بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی زانکۆ کە ئەمێش خۆی لە دیاریکردنی ئەو ئامانجانە و داڕشتن و پەیڕەوکردنی استراتیجێتێکی گونجاو بۆ گەیشتن بەو ئامانجانەی زانکۆ لەخۆ دەگرێت. تاکو ئەو ئاستەی بەندە ئاگادار بم دەتوانم بڵێم بەداخەوە ئەوەی تێبینی دەکرێت لە زانکۆکانی هەرێم و تەنانەت لە عێراقیش ئەم جۆرە پلانەیان نییە یاخود بەردەست نییە وەک پێویست. بۆیە زۆر گرنگە زانکۆمان خاوەن پلانی استراتیجی خۆی بێت و لە چوارچێوەی ئەو پلانە بەرنامەی کاردا بنرێت و کار بکرێت بە شێوازێکی گشتگیر بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی زانکۆ لە ڕێگای کارکردن لەسەر چەندین خاڵ کە لەبەر کەمی کات بمبورێن تەنها ئاماژە بە چەند خاڵێکیانەکەم. یەکەمیان باشترکردنی ڕەوشی خوێندن و فێرکردن Achieving Excellence in Teaching and Learning. بێگومان باشترکردنی ڕەوشی خوێندن و فێرکردن لە زانکۆکان پرۆسەیەکی بەردەوام و پێویستی بە دواداچوونی بەردەوام هەیە لە ڕێگای پیاداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بە شێوازێکی سیستێماتیک لەلایەن بەشە زانستیەکان، لە ڕێگای پیاداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندنی بەشەکان و ئەنجامدانی ئەوەی پێی دەوترێت بێنچمارکینگ لەگەڵ پرۆگرامی بەشە هاوشێوەکان لە زانکۆ بەناوبانگەکانی جیهان و لەگەڵ پاراستنی تایبەتمەندی بازاڕی کار لە هەرێمی کوردستان، هەروەها بەدەستهێنانی متمانەی نێودەوڵەتی Achieving International Accreditation، هەڵبەتە لەدەستهێنانی متمانە لە دەستگایەکی نێودەوڵەتی متمانە بەخشین کارێکی زۆر گرنگە و لەو ڕێگایەوە بەشەکان دەتوانن بڕوانامە وەربگرن بەوەی پرۆگرامی بەشەکە بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکانە کە ئەمانە پێکەوە پێویستن بۆ باشترکردن و بەرزکردنەوەی ئاست و
کواڵەتی دەرچوان ئەمە جگەرەوە زۆر پێویستە کار لەسەر سیستمێکی چالاکی وانەوتنەوە و فێرکردن بکرێت. بەڕێزان، تایبەت بە توێژینەوەی زانستی بێگومان لە هەموو جیهان زانکۆکان ڕۆڵی بەرچاو دەگێڕن لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی و ئەمە بە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی زانکۆکاندا دەنگێت. بۆیە ئاستی زانکۆکان و پێگەیان لە ناو زانکۆکاندا لە جیهان لەسەر بنەمای ژمارە و ئاستی ئەو توێژینەوانەدا دەنرێت کە ئەنجامی دەدەن. هەر بۆیە زانکۆی کۆیە وەک زانکۆیەکی گەنج دەکرێت لەم بوارە بەرەو پێشچوونی بەرچاو بەخۆوە ببینێت ئەگەر چەند هەنگاوێک بیرێ نەبەر لەوانە بەهێزکردنی ئەو میکانیزمانەی دەبنە هۆی بەرەو پێشبردننی توێژینەوە و داهێنان و بڵاوکردنەوە. هەروەها چالاکردنەوەی سەنتەرەکانی توێژینەوەی زانستی لە زانکۆ و هاندانی ئەنجامدانی توێژینەوەی هاوبەش بەوەی سەنتەرەکانی توێژینەوە چالاک بکرێنەوە لە ڕێگەی دامەزراندنی پرۆگرامی جیاجیای توێژینەوە و فەراهەمکردنی سەرچاوەی نوێی پێویست بۆ توێژەران و دروستکردنی پەیوەندی لە نێوان سەنتەرەکانی توێژینەوە لە زانکۆی کۆیە و سەنتەرەکانی توێژینەوە ناوخۆی نێودەوڵەتیەکان. تایبەت بە پێگەی نێودەوڵەتی زانکۆ دیارە ناساندنی زیاتری زانکۆی کۆیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمە ئامانجێکی گرنگی زانکۆمان دەبێت. ئەمەش لە ڕێگای کارکردن لەسەر دروستکردنی پەیوەندی نێودەوڵەتی و بەدۆزینەوەی هاوبەشی زیاتری نێودەوڵەتی لە زانکۆ جیهانیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. هەروەها هاندانی مامۆستایان بۆ بوون بە ئەندام لە دەستگا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە بواری پسپۆڕی خۆیان و کارکردن بۆ کردنەوەی چاپتەری خوێندکاران لە ڕێکخراوە نێودەوڵەتی و ناسراوەکانی جیهان تایبەت بە پسپۆڕی بەشەکان. ئەمە جگە لە گرنگی کارکردن بۆ بەدەستهێنانی گراند کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی گرانتی نێودەوڵەتی کە ئەمە بۆ خۆی کاریگەری بەرچاوی هەیە لەسەر پێگەی نێودەوڵەتی زانکۆکان. تایبەت بە ئەرکی زانکۆ بەرامبەر بە کۆمەلگا بە دڵنیاییەوە زانکۆ خۆی لە هەموو جیهان بۆ خزمەتکردن و بەرەو پێشبردننی کۆمەلگا دامەزراوە، بەڵام زۆر جار ڕۆڵی زانکۆ دەخرێتە چوارچێوەی تەنها پێگەیاندنی دەرچووی بوارە جیاجیەکان و ئەنجامدانی توێژینەوەی زانستی. ئەمەش ئەگەر بێت و ئەمەمان وەک پێویست ئەم ئەرکەمان ئەنجامدا بێت، بەڵام بەڕاستیدا ڕۆڵی زانکۆ زۆر لەوە فراوانترە و پێویستە باشتر لێکەڵ بە کۆمەلگا بێت، ئەویش بە بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ کۆمەلگا لە ڕێگای دامەزراندنی پرۆگرامێکی تایبەت بە کۆمەلگا و لەو ڕێگەیە و لەپێی پسپۆڕیە جیاوازەکانی بەشەکانی زانکۆ خزمەتی کۆمەلگا بکات و هەماهەنگی بکات لەگەڵ فەرمانگە و دام و دەستگا حکوومیەکان و ڕێکخراوە حکوومی و ناحکوومیەکان. لێرە ئەمەوێت خاڵێکی تایبەتیش باس بکەم بە زانکۆی کۆیە. ئەوەیە کە دیارە گرێدانی زانکۆکان بە کەرتی پیشەسازیەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە، بە تایبەتی بە سوودوەرگرتن لەو بیرۆکانەی ساڵانە لە زانکۆ لەم بوارەدا لە ئەنجامی توێژینەوەی زانستی و کاری مامۆستایان و خوێندکارانی زانکۆ دەخرێنە ڕوو، ئەویش لە ڕێگای دامەزراندنی کارگە و کۆمپانیای تایبەت بۆ بیرۆکە و تەکنۆلۆژیانەی کە لەلایەن زانکۆ دەخرێنە ڕوو یان پێش دەخرێن، ئەویش لە چوارچێوەی ئەوەی ناسراوە بە ساینس پارک یان تەکنۆلۆژی پارک یان ئەوەی لە ئەمریکا پێوترێ ریسێرچ پارک کە ئامانجی سەرەکیەی گواستنەوەی زانیاریە، نۆڵێج ترانسفێر لە نێوان زانکۆ و کارگە و کۆمپانیاکان. ئەمە چگە لە سوودا ئابوووریەکانی ئەم پرۆژێ و ڕەخساندنی هەریکاری زیاتر. هەڵبەتە ئەم جۆرە لە مۆدێلە لە پەیوەندی لە نێوان زانکۆکان و کەرتی پیشەسازی لە وڵاتانی پێشکەوتووی جیهان ساڵانێکی دوورودرێژ پێڕەو دەکرێت. بۆ نمونە لە ساڵی 1950 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زانکۆی ستەنفۆرد لە کالیفۆرنیا یەکەم ریسەرچ پارک یان ساینس پارک دامەزرا و دواتر وڵاتەکانی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیا ئەم جۆرە پارکانیان دامەزران و تەنانەت بوونە داواکاری حکوومەتەکان لە زانکۆکان بە مەبەستی بەشداری ڕاستەوخۆی زانکۆکان لە گەشەی ئابووری وڵات و پێشخستنی. بەڵام بەداخەوە لە کوردستان و عێراق ئەم مۆدێلە لە پەیوەندی لە نێوان زانکۆکان و کەرتی پیشەسازی نابینرێت، بۆیە داواکاری لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕێگای زۆر بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پاڵپشت و هاوکارمان بن لەوەی زانکۆی کۆیە وەک نمونە وەربگیرێت
بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. هەروەها بەڕێزان لە قامێتی شاری کۆیە و شارەوانی کۆیە و هەموو لایەنی پەیوەندیدا هاوپشت و هاوکار بن بۆ ئەوەی بتوانرێت ئەم پرۆژەیە لە شاری کۆیە دەست پێ بکەین و ببێتە مای گەشەی ئابووری و پیشەسازی و ڕەخساندنی هەلی کاری زیاتر لە شارەکە و ناوچەکە. بەڕێزان، دیارە ئەو خاڵانەی ئاماژەمان پێکرد لەگەڵ چەندین خاڵی تر لەوانە باشترکردنی ژێرخانی زانکۆ لە هۆڵی خوێندن و تاقیگە و ئۆفیسی مامۆستایان و ئۆفیسی کارگێڕی و هۆڵی سمینارات و کۆنفرانس و کافتریا و بەشە ناوخۆیی و کتێبخانە و شوێنی وەرزش لە یاریگە و مەلەوانگار هەتاوایی، هەروەها دامەزراندنی پرۆگرامێکی تایبەت بە ڕاهێنان و پەرەپێدانی توانای مرۆیی بۆ مامۆستایان و فەرمانبەران و دامەزراندنی سەنتەرێکی خزمەتگوزاری ڕاوێژکاری بۆ خوێندکاران بۆ پێدانی ڕاوێژ لە بوارە جیاجیاکانە بە خوێندکار بۆ بە تایبەتی لە بواری پەرەپێدانی بەهرە و تواناکانی خوێندکار، هەروەها کارکردن بۆ ئەلکترۆنیکردنی کتێبخانەی زانکۆمان و بەستنەوەی بە یەکێک یان زیاتر لە کتێبخانە نێودەوڵەتیەکان و فراهەمکردنی سەرچاوەی پێویست بۆ مامۆستایان و خوێندکارانی زانکۆمان، هەروەها پایەخدانی زیاتر بە بۆکار و بڵاوکراوەکانی زانکۆ و بە سایتی زانکۆ و هەتاوایی. ئەمانە و چەندین خاڵی تریش هەموو ئەمانە پێکەوە کە ئەگەر بێت و هەمویان کاریان لەسەر بکەین ئاست و پێوی زانکۆمان بە شێوەیەکی بەرچاو بەرەو پێشتر دەچێت. لەگەڵەوەی هەمومان باش دەزانین ئاستەنگیش هەیە لەوانە دۆخی دارایی و سیاسی و لە ساڵانی لەو چەند ساڵەی ڕابردوودا دۆخی تەندروستیشی هاتبووە سەر کە بەردەوام ئەمانە لە گۆڕانکارین و بۆیە پێویست ئەکات بەرنامەی کارەکان لە چوارچێوەی پلانی زانکۆ بگونجێنین لەگەڵ ئەو گۆڕانکاریە. هەر تایبەت بە دۆخی دارایی لێرەوە داواکارێک لە بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا هەیە کە کەمی نەسرەی زانکۆی کۆیە بە بەراورد بە زانکۆکانی تری هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و من دڵنیام تەواو لەوە دڵنیام کە بەڕێزان زۆر پاڵپشتمانە بن و هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا ئەو بتوانین ئەوانی تر زانکۆکانی تر نەسلەکەمان ڕێبخرێتەوە. لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی بێپایانی پاڵپشتی گەورەی ئێوەی بەڕێز بکەم. چی لە پێشنیارکردنی بەندە بۆ وەرگرتنی ئەم بەرپرسیارەتیە و چی لە ئەمڕۆ و چی لە داهاتوو پاڵپشت و پشتیوانی خزمەتکردنی زیاتری زانکۆمان دەبن. سوپاسێکی تایبەت بۆ هەموو ئەو هاوڕێ و هاوکارە بەڕێزانم کە دڵسۆزانە بۆ خزمەتکردنی زانکۆمان خۆیان بەربژێر کرد بۆ وەرگرتنی ئەم بەرپرسیارەتیە و تەواو لەوە دڵنیام کە چۆن لە ڕابردوو ئاوهاش لە داهاتوو خزمەتی گەورە پێشکەش بە زانکۆکەیان دەکەن و زۆر سوپاس بۆ برای بەڕێزم کاک دکتۆر وەلی کە ساڵانێکە ئێمە پێکەوە کارەکەین. هیوای سەرکەوتن و لەشساڵی و تەندروستێکی باشی بۆ دەخوازم و دڵنیام وەک هەمیشە پاڵپشت و هاوکارمان دەبێت بۆ خزمەتکردنی زیاتری زانکۆمان. هەروەها سوپاس بۆ گشت ئەو براگەورە و بەڕێزانم کە پێشتر بەرپرسیارەتی سەرۆکی زانکۆی کۆیان لەسەرشان بووە لە قۆناغا جیاوازەکانی تەمەنی زانکۆمان. بە دڵنیایی پێکەوە هەمویان ڕۆڵی گەورەیان هەبووە لە گەیاندنی زانکۆمان بە ئاستی ئێستایی و لای خۆمان بە دڵنیایی دەدەینە هەموو لایەک کە لەگەڵ هاوکاران لە ئەنجومەنی زانکۆ، لە ئەنجومەنی فاکەڵتیەکان، لە ئەنجومەنی بەشەکان، لە مامۆستایان، فەرمانبەرانی زانکۆمان، لە خوێندکاران پێکەوە هەموومان هەوڵی تەواوی خۆمان بدەین بۆ زیاتر پێشخستن و گەشتکردنی زانکۆی کۆیە لەگەڵ هیوامان بۆ ئایندەیەکی گەشتر بۆ گەلەکەمان ئێوەش هەر شاد و تەندروست باش و سەربەرز و سەرفراز بن. زۆر سوپاس.